بەداخەوە هەندێک لایەن و هەندێک هێز هاتوون لەسەر حیسابی خەڵکو و هاتوونە سەر حیسابی تۆمەت بەخشینەوە بانگەشەی بێبنەما بۆ خۆیان دەکەن. دوا بەدوای ئەم بانگەشانەی کەوا کراوە بۆ ناشرینکردنی سومعی پەرلەمانتاران بەعام و هەروەها بە تایبەت کۆمەڵی دادگەری هەندێک هێز و لایەن هەستاون بە ئەوەی کە تۆمەتمان پێ ببەخشنەوە لەوەی کە ئێمە سیارەمان داوای سیارەی پەرلەمانمان کردبێ یاخود ئیمتیازات و پاسەپۆرتی دیبلۆماسی بێ هەرچی هەبێ ئەو ڕۆژەی کەوا بڕیاری دانیشتن و قسەکردنی سیارەی پەرلەمانتاران کرا ئەو ڕۆژی نیونەری فراکسیۆنی کۆمەڵی دادگەری ئەمن بووم لەوێ. بەپێی پرۆتۆکۆلیش لایەنە دەسەڵاتدارەکان وتیان دەبێت هێزی ئۆپۆزیسیۆن قسان بکە. ئێمە یەکەم هێزی ئۆپۆزیسیۆنی ئەو جەلسەیە بووین و قسەشمان کرد. هەڵبەتە منیش مەشوەرەتم لەگە برا خوشکانی فراکسیۆنم کردبوو یەک دەنگ بووین لەوەی کەوا نەک سیارەمان ناوێ هەر قبوڵیش ناکەن لەسەر حیساب و مڵکی دارایی گشتی سیارە بۆ هیچ پەرلەمانتارێک بکرد لە دوای ئەوەی کە پەرلەمانتار بۆ خۆی موچەیەکی باشی هەیە. دوا بە دوای ئەوەی کەوا قسەکان کە من هەمان قسەم کرد قبول ناکەین خەڵکی هەژار هەیە خەڵک هەیە خانەوادەی شەهیدان خانەوادەی پێشمەرگان ئەو هەموو ئەنفالە ئەو هەموو هەژار و دەستکردەوە ئەو هەموو دانەمەزراوە چۆن دەوێت پەرلەمانتار لەسەر حیسابی گشتی سیاری بۆ بکردێ سوێند بە گەورەی خوا یەکەم هێزی ئۆپۆزیسیۆنی پەرلەمان کە سیاری ڕەت کردەوەتەوە کۆمەڵی دادگەری بۆ کە براشتان لەوێ بووە بۆیە ئەو خەڵکانی کەوا دەیانەوێت لەسەر حیسابی خەڵکو لەسەر درۆی بێبنەما خۆیان زەخکەنەوە خۆیان عەرز بکەن بەڕاستی شەرم بوو ئەو کەسانەکەەوە تۆمەت ببەخشنەوە کە ئێمەیان داوای سیارەمان کرد یان سیارەمان ڕەت نەکردێتەوە بە ناچاری و ڕەتمان کردێتەوە ئەوانە دوورن لە ڕاستی و بێبنەمان. سەبارەت بە پاسەپۆرت و گۆڕینی پاسەپۆرت و یان هاوتاکردنی پاسەپۆرتەکانی پەرلەمانتارانی هەرێم بە پەرلەمانتارانی بەغدا ئەو کاتەی بەڕێز سەرۆکی کۆمار هاتە پەرلەمانی کوردستانەوە لە بابەتی مجامەلە دوو قسە لەو بابەتەیەوە کراوە دوو قسە کە بتوانم هەوڵ بدەم بەڕێز دکتۆر بەرهەم پاسەپۆرتی پەرلەمانتارانی کوردستان هاوتای پاسەپۆرتی پەرلەمانتارانی بەغدا بکەین ئەوەندە قسەیە کراوە. هیچ کاتێک هیچ کەسێک نەهاتۆ داوای پاسەپۆرت گۆڕینمان لێ بکە و ئێمە داوامان کردبیان داوامان نەکردبێ ئەو هەموو بانگەشە بێ بنەمایە و هیچ ئەسڵ و ئەساسی نیە گۆڕینی پاسەپۆرتی پەرلەمانتارانی هەرێم بە پاسەپۆرتی دیبلۆماسی ڕاست نییە و دوورە لە واقع و ئەو خەڵکە بەڕاستی ئێمە ئەگەر جارێک لەگەڵ دەسەڵاتێکی نادادگەر و گەندەڵ دژایەتی بکەین بەڕاستی لەگەڵ ئەو خەڵکێکەوە بە درۆ و بە چاواشەکاری بەڕاستی دووجار ئێمە لەگەوان دژایەتی دەکەین حەزمان لێ بەڕاستی کەسێک نادادگەر و ئێمە ڕوبەڕووی بینەوە بەڵام بەڕاستی لەسەر حسابی درۆ نەبێت لە حسابی تۆمەت بەخشینەوە نەبێ